سڵاوی خۆی گەورەتان لێبێت خۆشەویستان سید محەممەدتان لەگەڵدا لە تێک پلسەوە خۆم بە خۆشحاڵ دەزانم لە ڤیدیۆ چنێدا بەدیداری ئێوەی خۆشەویست شاد بوومەوە. لە ڤیدیۆ ئەمڕۆمەدا باز لە مۆبایلێکی کۆمپانیای شاومی دەکەین، ئەویش بریتێ لە MI 11 Lite New Edition کە زۆرێکی تازەیە و دیزاینێکی تەواو جیاواز و هەروە خاوەنی چەندین تایبەتمەندی ناوازەیە. فەرموون ئێوەش با بچینە ناو ڤیدیۆکەوە. ئەگەر لە سەرەتادا بینە سەرکردنەوەی پاکەتی مۆبایلەکە، یەکەم شتکەوە ئێمە بەرچاومان بکەوێت بریتێ لە لەزگەی کۆمپانیای ئایتی لۆبی کەوا زمانی فەرمی ئەم مۆبایلەیە لە عێراقدا و لە کاتی بوون یەر کێشەیەک دەتوانن بیگەڕێنەوە بۆ کۆمپانیای ئایتی لۆبی و لە کاتی کڕیندا بیرتان نەچێت بە زمانی کۆمپانیای ئایتی لۆبی بیکڕن. ئەگەر لەگەڵ کردنەوەی پاکەتی مۆبایلەکەدا یەکەم بەش بەرچاومان بکەوێت بریتێ لە بۆکسێک کەوا کۆمەڵێک شتی تێدایە لە دواتردا باسییان دەکەین. لە پاژەم بۆکسدا خودی مۆبایلەکەی تێدایە کە بە ڕەنگی سپی لا ئێمە بەردەستەکەەوە ڕەنگەکەی تەواو جیاوازە. پاشان کە لەسەری بارگاییکەرەوە و کێبڵی بارگاییکەرەوەمانەیە. هەرچی دەربارەی ئەم بۆکسەیە کە لە بەشی سەرەتای مۆبایلەکە دانرێت، پارێزەری مۆبایلەکەی تێدا یاخود دەتوانین بڵین کەڤەر و هەروە ڕێبەری بەکارهێنان و دەرزیکردنەوەی شوێنی سیمکارد. شاومی 11 Lite NE یاخود بڵێن New Edition نوێترین بەرهەمی کۆمپانیای شاومیە لە زنجیرەی ئازمام ناوەندەکانی خۆیدا کە ئەویش هاوکاتە لەگەڵ نمایشکردنی زنجیرەی 11 کەوا 15 مانگی ڕابردوو نمایشکرا. هەرچی دەربارەی دیزاینی بەشی پشتۆی مۆبایلەکەی لە پلاستیک دروستکراوە هاوشێوە لەگەڵ مۆبایلەکانی تری زنجیرەی 11. بەڵام ئەوەی کە لە مۆبایلەدا جیاواز بێتەوەیە لە بەشی دواوەدا هەز بە جیاوازیەک دەکەیتەوە تا ڕەنگێکی تەواو نوێ یاخود چۆن هەز دەکەیت کەوا ڕەنگەکە ئەڵماسی یاخود کریستاڵ جیاواز ڕەنگەکەی بەراورد بە پلاستیکێکی ئاسایی یاخود ڕەنگێکی سپی ئاسایی بێت. ئەگەر بینە سەر ڕوونمای مۆبایلەکە هەر لەگەڵ سیرکردنی ڕوونمای مۆبایلەکە دیارە مۆبایلەکە ڕوونمایەکی ئازمام ناوەندیە لەبەرەوەی ڕوونمایەکەمان چەماوە نیە یاخود بەم شێوەیە نیە. ڕوونمای مۆبایلەکەمان قەبارەی 6.55 ئینچە لە جۆری ئەمۆلیدە و بەڕوونی فول HD+ دروست کراوە کە تێکرانی وەبوونەوەی 90 هێرتز لە خۆی دەگرێت و چڕی پێکسڵەکانی لە هەر ئینجێکدا 402 پێکسڵەواتە 402 PPI توانای نیشاندانی 1 ملیار ڕەنجی هەیە. HDR دەبیت و هەروە پژیری لە تایبەتمەندی Dolby Vision دەکات و هەروە پژیری لە تایبەتمەندی HDR Plus دەکات و هەروە بیرمان دەچێت ڕوونمای مۆبایلەکەشمان لەلایەن شوشەی گۆرەلا گڵاسینەوەی 5ەوە پارێزراوی لێ دەکرێت. لە ڕووی ناوەچووە مۆبایلەکە بە کاربەری پرۆسێسەری سنابدراگۆن 788 کەوا پرۆسێسەرێکی نوێ و زیاتر لە ئەم ساڵدا بەکارهاتوو لەسەر مۆبایل ئازمام ناوەندەکانی ئەم ساڵ جێگیر کراوە. قەبارەی پرۆسێسەرەکەمان 6 نانۆمەتر و پژری لە تایبەتمەندینەوەی 5 ئینتەرنێت 5G دەکات کە توانایەکی زۆر باشی هەیە و پرۆسێسەرەکە تا ڕادێک توانین بڵین ئازبەرشە بەپێی تاقیکردنەوە و هەڵسەنگینەرەکان بێتە بە ڕێژەی 120 کەمتر یاخود زیاتر لە توانە و چوستی لە سنابدراگۆن 865 ساڵی پار کەمترەکەوە پرۆسێسەرێکی ئازبەرزە.
لە ڕووی بیرگە و ڕامیشەوە 3 بژار دەمانێت لە مۆبایلدا ئەوانش بریتین لە 6 گیگابایت ڕام بە بیرگەی 128 و هەروها ڕامی 8 و بیرگەی 128 و هەروها ڕامی 8 و بیرگەی 256 بیرشمانە چێت زۆری بیرگەکەمان UFS 2.2 کەوامەش بژاردەیەکی زۆر باشە لە مۆبایلە ئازمامناوەکاندا کە زۆربەیان 2.1 بەڵام خۆشبەختانە لە مۆبایلدا 2.2 لە بەشی پشتەوەی مۆبایلەکەدا خاوەندارەتی لە 3 دانە کامێرا دەکات کە کامێرەی سەرەکیمان 64 مێگاپیکسڵ و تیرەی کرانەوەکە 1.8 و تایبەتمەندی PDAF تێدا بەردەستە. کامێرای دووەمینمان 8 مێگاپیکسڵ لە جۆری گۆشە فراوانە و بە فراوانی 119 پلەوێنە دەگرێت. تیرەی کرانەوەکەشی 2.2. کامێرەی سێمیشمان 5 مێگاپیکسڵە لە جۆری مایکرۆ بەکاردێت بۆ گرتنی وێنەی تەنیور. دەربارەی تۆمارکردنی ڤیدیۆ توانە هەیە ڤیدیۆ تۆمار کات بە ڕوونی 4K 30 FPS و هەروە ڕوونی 1080 بە 6 FPS یاخود بژاردەی تۆمارکردنی ڤیدیۆی خاو سلۆ موشن بە کوالەتی 720p بە 960 FPS. لە بەش پێشەوەی مۆبایلەکەدا خاوەندارەتی لە کامێرایەکی سێلفی دەکەین بە ڕوونی 20 مێگاپیکسڵ و هەروە تیرەی کرانەوەی 2.2. کامێراکەمان دەتوانێت هەیە ڤیدیۆ تۆمار کات بە کوالەتی 1080p 60 FPS و هەروە بە کوالەتی 720p 120 FPS. مۆبایلەکە خاوەندارەتی لە دوانە بڵنگۆیەک دەکات کە لە بەشی سەرەوە خوارەوەی مۆبایلەکەدا جێگیر کراون و هەروە خاوەندارەتی لە دەرچەی هێدفۆن ناکات کە ئەمەش بەڕاستی جێگای داخە بەڵام وەک لە پێشتر وتم مۆبایلەکە دەتوانین بڵین ئازبەرزە بۆیە نابێتە گلەی لێ و هەروە بارستای ئەم مۆبایلە تەنها 158 گرامە کە خۆم بەڕاستی سەرسای بووم بە کێشی ئەم مۆبایلەکەەوە کێشێکی زۆر سوچیە و هیچ دەست حەزیەت نادا یاخود ماندوود ناکات لە کاتی بەکارهێنانیدا. بیریشمانە چێت خاوەندارەتی لە بڕوانامەی IP53 دەکات کە بۆ بەرگەگرتن لە دژی ئاو و تۆز بەکاردێت. ئەم مۆبایلە خاوەندارەتی لە باتریەکی 4250 میلی ئەمپێری دەکات و هەروەها پشتگیری لە بارگاویکەرەوەی خێرای 33 واتی دەکات. خۆشبەختانە بارگاویکەرەکە لە ناو کارتۆنی مۆبایلەکەدا بەردەستە و بە وتەی کۆمپانیاکە بێ دەتوانێت لە ماوەی کاتژمێرێکدا مۆبایلەکە لە سفرۆ بکات بە 100. هەرچی دەربارەی ڕووکاری ئەم مۆبایلە یاخود سیستەمەکەیەتی مۆبایلەکەمان بەکاربەری ڕووکاری MIUI 12.5 و هەروە بەکاربەری ئەندروید 11 ئەوەی کەوا جێگای دڵخۆشی بێت و یاخود پێویستە ئاماژەی پێ بدرێت بریتە لەوەی بەوتەی کۆمپانیای شاومی ئەم مۆبایلە پشتگیری لە 3 ساڵ ئەپدەیتی ئەندروید دەکات بۆ واتای 3 ڤێرژنی ئەندرویدی بۆ دێت و هەروە تاوەکو 4 ساڵ ئاسایشی مانگانە بەم مۆبایلە دەکات کە لەلایەن کۆمپانیای شاومی خۆی لە ڕێگەی ڕووکاری MIUI بۆی دابین دەکرێت کە ئەمەش جێگای دەستخۆشیە لە کۆمپانیای شاومی و خاڵێکی بەهێز و جێگای دڵخۆشیەوە دەکات تەمەنی مۆبایلەکە درێژتر بێت. ئەگەر دەپرسن دەربارەی نرخی ئەم مۆبایلە لە بازاڕەکانی عێراقدا بەم شێوەیە جێگیر کراوە کە ئێستا لە بەردەم ئێوەدا و ئەیبینن ئەویش بریتین لەم نرخانە کە لەلایەن کۆمپانیای ئایتی لۆبی و بریکاری فەرمی بەرهەمەکانی شاومی لە عێراق هەیە.